الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. درسي رابردو مخارج مان خوێندن گوتمان مەخرەج طبعا پێشەکیە بۆچی بۆ زانینی صفات. مەخرەج شوێنی هاتنەدەری پیتەکان بوو گەوتمان 5 شوێنمان هەیە. جەوف وایە 3 پیتی تێدا بوو، ئەلیف واو یا حەلق 6 پیتی تێدا بوو، هەمزە ها عین غین حا خا وایە لیسان ئەوانەی کە لە بینی زمان و مەڵاش و یا زمان و دداندا دروست دەبن 18 پیتن، دە مەخرەجیان هەیە، دە شوێنی جیاوازیان هەیە و هەروەها شەفەتانمان هەیە کە 4 پیتی لێ دروست دەبن لێو و هەروەها خەیشوممان هەیە کە دەنگی مینگەی تێدا دروست دەبێ. مەخرەج جارێکەش گوتمان وەسیلەیە، ئامانج نییە، وەسیلەیە هۆکارە بۆ ئەوەی سیفەتی پیتەکان، شێوەی پیتەکان بە جوانی بخوێنینەوە. جا دەرسی ئەو ڕۆمان شێوازی دەربڕینی پیتەکانە، چۆنیەتی گوتنی پیتەکانە، چۆنیەتی دەنگی پیتەکانە کە چۆنیەتی دەنگی پیتەکان کەی جوان دەردەچێت، کەی ڕاست دەردەچێت، کەی وەک خۆی دەردەچێت. ئەو کاتەی کە مەخرەجەکەمان دەقیق کرد شوێنی پیتەکەی وەکو خۆی لە شوێنی خۆی هاتە دەرێ، کە لە شوێنی خۆی هاتە دەرێ هەندێک سیفەتەنە بۆ خۆیان ئۆتۆماتیکی هەر پیتەکەی بڵێ هەموو کەس لەوانەیە ڕاست بن. هەندێک سیفاتیش هەنا، قەڵەوکردن، ناسکردن، باریککردن، هەناسە لەگەڵ دروستکردن، توندکردن، پێویستیان بەوە هەیە تۆزێک لە کاتی گوتنی و بەکارهێنانی مەخرەجەکەیدا ئاگاد لێی بێ، تەرکیزت لەسەری بێ بۆی بتوانی سیفەتەکەی بەسەردا جێبەجێکەی. جا هەموو پیتێک لە زمانی عارەبیدا طبعا لای کەمی 5 سیفەتی بەسەردا جێبەجێ دەبێت لە یەک کاتیدا. پیتمان هەیە هەناسەی لەگەڵا، نەرمە، قەڵەویشە، ئیطباقیشە، ئیسماتیشە، لای کەمی هەموو پیتێک لە زمانی عارەبیدا لە کاتی گوتندا لای کەمی دەبێت 5 سیفەتی بەسەردا جێبەجێ بن و هەندێک جار هەندێک پیت 6 سیفاتیان هەیە، هەندێک پیت 7 سیفاتیشیان لە یەک کاتیدا هەیە. بەڵام دوو جۆر سیفاتمان هەیە، پێیان دەگوترێت سیفات حروف المتەضاد بەشێکیان، ئەو سیفەت و چۆنیەتی خوێندنەوەی ئەو پیتانەی کە پێچەوانەیان هەیە کە عەکسیان هەیە، کە هیچ کات دوو سیفەتی عەکس، دوو سیفەتی پێچەوانە لە یەک پیتیدا بەیەکەوە نایانەجێ. وایە دەکرێت پیتێک هەم قەڵەویش بێ و هەمیش ناسک بێ، نیمانە. تەنها لە هەندێک حاڵەتدا ڕەئمان هەیە، لاممان هەیە، هەندێک جار دەبێتە قەڵەو، هەندێک جار دەبێتە ناسک، بەس لە یەک کاتیدا نییە قەڵەو بێت ناسکیش بێ. وایە دەکرێت کەسێک سپیش بێ ڕەشش بێ، سیفەتی عەکس بەیەکەوە، بەرزیش بێ نزمیش بێ، نا سیفەتی عەکس. بۆیە لە سیفاتی حروف، سیفاتی حروف دوو بەشە، پێیان دەوترێت سیفات حروف المتەضاد بەشی یەکەمیان، چۆنیەتی خوێندنەوەی ئەو پیتانەی کە پێچەوانەیان هەیە، چۆنیەتی خوێندنەوەی ئەو پیتانەی کە پێچەوانەیان هەیە، سیفەتی ئەو پیتانەی کە پێچەوانەیان هەیە دەبنە چەند سیفات. طبعا 10 سیفاتمان هەیە کە ئەو 10 سیفاتانە ڕێک بەرامبەری یەک هەرچی لە یەکەمیدا هەبوو لە دووهەمیدا دووبارە نابێتەوە. بە نمونە یەکەم سیفەت کەی دەوترێ ئەلهەمس، عەکسەکەی چییە؟ الجهر. همس جهر، همست زانی، همست تەمرین پێکرد، پیتەکانت لەبەرکردن. جەهر پێویستی بە تەمرینکردن و بە پیت لەبەرکردنی پیتەکانی عەکسەکانی بێنە، ئەوەی لەوێدا نەبوو لێرەدا بیهێنە، ئەوەی هەناسەی تێدا نەبوو بە نمونە هەناسەی لەگەڵ ڕاگرە ڕێک ڕاست دەردەچێت. سێمیان پێ دەوترێت، ئێستایەک بەیەک دەینە سەریان، ئەشیددە. ئەشیددە یعنی پیتە توندەکان، عەکسەکەی چییە؟ عەکسەکەی ئەڕەخاوە یعنی پیتە نەرمەکان، ئەوانەی لە کاتی گوتندا بە نەرمی بەڕێیان دەکەین. بەڵام لێرە لە بینی شیددە و ڕەخاوەیدا شتێکمان هەیە پێیان دەوترێت حروفی متەوەسیط یان بەیینە کە 5 پیتن، تەڵەن لێن عومەر. پێنجەمیان سیفەتی ئەلئیستیعلا، عەکسەکەی چییە؟ کێ دەزانێ؟ ئەلئیستیفالە، وایە؟ ئیستیفالە. هەشتەمیان الإطباق، الإطباق
عكسكي الانفتاح انفتاح آخر أو هشتم نوع و نابير من غلطة و إيرا بينجم و أو ششم أو زليرة حوتم هشتم أو يعني دبي هشتم ب هشتم الانفتاح نويم الإزلاق إزلاق عكس كيتيا الإصمات الإصمات ليه كم يرابي بين همسية واتا بريكردني هناسو هيس نخستنا سرشويني هاتنا داري بيتكا ويا بريكردني هناسا لكاتي قتني بيتكان دا وهيس نخستنا سر مخرجي بيتكا سن بيتا همس فحثه شخص سكتي ما بس ما نسي ليرة ما بس ما بيتكان ها نقرستكا ثاء شين خاء صاد سين كاف تاء أو دا بيتا لكاتك دا ديان لين دبي لقل قتنكيان دا هناسيك لدمد بيت دري هناسه دست راقره دبي هوايكي بيبكوي يان شتيك راقره دبي بيجولين شتيكي ناسك ها فاء بنمن يف كليو الدخي سر ددانة مخرجكي دبي هندر رايقري تا هناسي بودروس دبي يفعل وكواتا همس بريتين لو بيتاني كلكاتي قوتن دابز اون ديدوي هناسيان دبي بودروز بي مخرجي بيتكي بكاردينين بلام هيزي ناخين سري لقليشي دا هناسة بردكي نك هناسة راقرين كتنها دا بيتكر دبي لبربن بويدوها جهركي ببناسي ها فحثه شخص سكت ويا بنمونا قال لي ببرسم غين همسة يا جهرة او رستي بلي تيدانيا فحثه شخص سكت غيني تيدانيا بزا قبل خاء همسة يا همزنيا يك مخرج ها بلام ليرو ليرة فحثه شخ خاء ليرة هي همسة جان نمونا كان بنمونا بو اوي كم فاء دلينشي يفعل دست الدانب زانا هواي بيدك يفعل خيال خان بس يك ملاحظة طبعا او بيتانا اگر حركيان هبه فتحة وكسرة والضمة هناسة درسونيان زور كما حالين فحدث فعل فتحة بحستم هناسة هبه بس اگر سكوني هبو لنا وراستي كلمة دابو سكوني هبو بوخوي نك بو درس كردبو هناسة كي توزك زياترا يف اي اگر لكوتاي وشدا سكون مان بوكر لسري رازداين هناسة درسونكي زياترا برب الناس استاسين بس لبسم الله دا هر سكونه وايا برب الناس ليش هر سكونه بلام يكي سكونكي لنا وراستي كلمه داي خويتي يكي كان بو مان دروس كردوا وايا بو بسم الله دا زور راناسي بس اوندا بس كدلي برب الناس تبي صوتكي هناسكي زورتر بركي واضحه دوم بو حائي نمونيك أفلح بس حركية أجا سكون به أو بو فاء جدبه أفلح فاء شي تدايا حاء شي تدايا ويا أقول الرحمن زور باشا بو ثائي مثنى بو هائي ها توزك زحمة ها مخرجي هائي بني قرقتا دبي بيتكي لبي در بيني هناسكش بيني دري هميشه تركيز لسري نبي نمونه كي بله هائي تداوي ليه هذا بله يهرعون ما صار رزق بله قل هو الله سأل الله كي بوستا ها بس هائي كم توزكي ما هندو هائي تدانا
قل هو الله بس هاء دوم دەبێت زیاتر بێ ها چونکە یەکەم حرەکەیە قل هو الله کە خەڵکی ئێمە زۆری ها لە کاتێکدا لەسەر ئەڵڵای دەوەستێ هەر هایەکەی هەر ناخوێنێتەوە نەکە ناسەی بۆ ناکە قل هو الله جاری وێ دەڵێ قل هو الله الله ئەگە ئاوات کرد هات هەر لا بردووە ها وایە قل هو الله گە بتەوێ هاەکە دەرچێت و بەرامبەرەکەت هەستی پێ بکە دەبێت هەناسەکەی لەگەڵ بێ شین نمونە چێ دەی بڵێن ئەوانەی يش يش خاء بو خائي يخوى خاء مخرجي خائي إيري ها خاء قلوة هناسة شي لقلة توزك يخوى بو سيني صاد صاد نه أصحاب بو سيني واستك ها أو بيتا تن همسي تدا سين تا كاف واستكبر هرسي بيتا كي همسة بو تائي أو كاف كو بو تائي جدبه كافي شي تدا كورت لأكبر أكبر باش أو همس عكسي همسيتيا زهرة بيزناك على سر زهري بوستين هر بيتيك لو دا بيتي دانا بو أو نوز دا بيتي كدمين نوا هميان جهرا لكاتي قوتنيان دا الدنيا الدالي تدا نوني تدا يائي تدا ألفي تدا بنمونا هيتيان له فحثه شخص سكت دانين بوها الدنيا دست داني هيتش هوايش بيناك الدنيا پێناسەی جەهڕش چۆن دەکەین عەکسی ڕێک دەڵێن ڕاگرتنی هەناسە و هێز خستنە سەر شوێنی هاتنە دەری پیتەکە وایە ڕاگرتنی هەناسە و هێز خستنە سەر شوێنی هاتنە دەری پیتەکە سێمیان چییە؟ طبعا صفەتی شیددە توندی لە چەند پیتیدا هەیە لە هەشت پیتیدا ئەجید قەت بەکەت هەشت پیتمان هەنە لە کاتێکدا دەیانڵێن دەوێت بە توندی بیانڵێن أجد قط بكت أجد همزة جيم دال قاف طا با كاف تا أو هشت بيتا لكاتك دا كديان لين مخرجي بيتا كي بتوندي بكار دينن واضحة هيز دخينا سرشويني هات ندري بيتا كي بلان باسي هناسي تدانيا هناسا كتيباري هندي كان هناسيان لقلا هندي كان لقليان نییە چونکە هەر ئەوانەی لە یەکەم و دووهەمیدا هەنا بۆ معلوماتان لە سێم و چوارەمیشدا دووبارە دەبنەوە وایە بەڵام ئەوە بەیەکەوە ها ئەوانەی بەرامبەری یەکتر دووبارە نابنەوە وایە دەنا بە نمونە ئێستا کاف لێرە لە هەمسە وایە هەناسەی لەگەڵە بەڵام توندیشە عەکسی یەکتر نین توندی ئەک هەناسەشم بۆ کرد توندیشم کرد عەکسی یەکتریش نین وایە ناسکیشی دەکەم ئەک وایە ناسکیش عکسی یعنی لاواز خوێندنەوەشی عکس نییە بۆیە ئەوانەی عکس نین بەیەکەوە کۆ دەبنەوە ئەو سێ پیتان ئەو هەشت پیتە لە کاتێکدا کە دەیانڵێین مەخرەجی پیتەکەی بە توندی بەکاردێنین وەک ئەوەی وایە نیوە شەدەیەکیان هەبێ ئەگەر شەدەشیان لەسەر نەبێ بە نمونە بۆ هەمزەی با پێدا بین بە نمونە بە تایبەتە ئەگەر سکوونی هەبێت و لە حاڵەتی وەقفدا دەڵێن چی ما مەخرەجەکەی کوێ بوو بنی قورگت ئەگەر بتوێ مەخرەجەکەی دقیق دەرچێ دەوێت سیفەتی توندی لەگەڵ بەکاربێنی ماشا تند زەخت ماشا ئەوانە هیچیان نەگوتوە نمونە تندتر ماشا دەمت بکەیەوە کە گەیشتە ئێرە ڕایگرە بە توندی باشە ئەتۆ تۆزێک تونتر ماشا یەکەم جار هاتە دەرێ و هاتنە دەرە ناوێت ماشا ستا نەهار نەدگو دەوجارێ ماشا هەمزەی دەڵێی بەس لێرە ئەتۆ خەیاڵ خان
تۆزێک تونتر ما شاء ئەو نمونە تۆ شەر بۆم بڵێ ئەتۆ ئەو بە زەحمەتە تۆزێک بێ دەمێ هەمووتان بێڵێن باشە تا ما شاء سیما نا ئەوە ناوێتە دەرێ ئەوە لە قورگت بەجێ هێڵە ما شاء دەبێ ڕێک نەیهێڵە بێتە دەرێ دەستخۆش تاوا دەستان خۆش بێ بۆ جیمی کە دەڵێن فوجی زمان لە مەڵاشووی دەبەست بە توندی فوجی خۆ جیم شین یا یەک مەخرەج بوون لەبیرتان بێ وایە بەڵام جیم سیفەتی توندی تێدایە ئەوکانی کە تەیاندانێ فوجی جی خۆشە دەی نییە وایە فوجی بەڵام وها ئەجی ئیدا جا فەتحەشە بەڵام نەوع توندیەکی هەر تێدا ئیدا جاء دەستخۆش پیتی دال مەخرەجەکەی کوێ بوو سەری زمان لەگەڵ دەدانی وایە توند لێیدا ئەحەد خەیاڵخان هەزار توند بوو یەکەم جار توند نەبوو ئەحەد تۆزە چکە توندتر ئەو جار بۆ پیتی قاف مەخرەجەکەی کوێ بنی زمانت لەگەڵ مەڵاشوو قا یا ئەقۆ چی قاف ولا قالە ئەقۆ برتە قورگی مە شوێنەکەی دەقیق نییە ئەقۆ بنی زمانت لە مەڵاشووی دەدەی بە توندی ئەقۆ ئەتۆ قا ولا ئەقۆ دقیق نییە قافەکەت ناوەڵە الحق تۆن ها مەوەستم ئەوەکەی دوایوی پیتی با مەخرەجەکەی کوێیە لێو یا دەبێت تۆند لێوت لێکەوە یان لێکی ئەب ئەتۆ ئەب چی باشە دوایوی پیتی کاف ئەک چرۆ ئەک سیمە بڵێ تەبەت ئەوەت پیتە توندەکان عەکسی توندی چییە؟ عەکسی توندی ڕەخاوەیە نەرمیە 16 پیتیشمان هەنا 16 پیت جگەر لە پیتەکانی ئەوەی ئەجید قەت بەکەت دەبێت لەبەر بێ لێرە لین عومەر لەبەر بێ کە مام ناوەندن نەزۆر توندن نەزۆر نەرمن 16 پیت دەمێننەوە کە پێیان دەگوترێت پیتەکانی ڕەخاوە یعنی ئەو پیتانەی لە کاتی گوتندا بە نەرمی بەکاریان دێنین بە تایبەتی مەسە خا بە نەرمی نەیڵێ بڵێ مەخرەجەکەی دەگۆڕێت دەچێتە شوێنی حائی بەڕاستی بۆ دەرناچی وایە غا ڕەخاوەیە بڵێ تۆ بزیلێکەی توندیکەی سیفەتەکەی دەگۆڕێ صاد تۆ بزی صاد ضاد ئەوانە هەموویان پیتی ڕەخاون یعنی چی لە کاتی گوتندا مەخرەجی پیتەکەی بە نەرمی بەکار دەهێنی و سەوتت بە نەرمی بە ناودەمتدا بەڕێ دەکەی لە نێوان شیددە و ڕەخاوەدا توندی و نەرمیدا 5 پیتمان هەنە پێیان دەوترێت لین عومەر یا لەن عومەر مەمسم لام نون عین میم ڕا نەزۆر توندن نەزۆر نەرمن بەنمونە کەلامی دەڵێن ناکرێت بڵێ ئاوای لێکەی ناشرێت زمان نەگاتە مەڵاشوو یەکسەر بڕۆی بەسەریدا زمانت لە مەڵاشوویدا تۆزە توندە بەڵام زۆر نا مەسەن نون ئەن مێڵ زمان بگاتە مەڵاشووی دەرناچێ وایە سیفەتی مامناوەندی ئەن یعنی زمانت دەگەێنێ مەڵاشووی بەس زۆریش ڕای ناگرێت ببێتە تۆن بڵێ ئەن عین هەروایە مەخرەجەکەی ئێرە پێویست بۆی ناکە بڵێ چی بە نەرمی بە مامناوەندی مامناوەندیش یعنی بە مەڵاشووی سەر و خوارێ میم هەروایە ئەم ڕا ئەوانە
پێیان دەوترێت پیتە مام ناوەندەکان ئەو پیتانەی کە لە بینی توندی و لە بینی نەرمیدان سیفەتی پێنجەم کە گرینگە زۆر زۆر گرینگە ها پێنجەم شەشەم ئیستیعلا ئیستیفالە ئیستیعلا یعنی چی؟ یعنی بەرزەکان ئیستیفالە یعنی پیتە نزمەکان مەبەستمان چییە کە دەڵێن بەرزەکان و نزمەکان یعنی ئەوانەی کە بە بەرزی یعنی بە مەڵاشووی سەرێ دا دێنە دەرێ و لەگەڵیشیدا دەمت پڕ دەکەی لە دەنگی پیتەکە یعنی ها بە کوردی پێیان دەڵێن زۆرتر ینی مەشهور بۆ پێیان پیتە قەڵەوەکان دەنا لە ئەسڵدا ناوەکەی خۆیان پیتەکانی ئیستیعلایە پیتە بەرزەکانە کە لە کاتی گوتندا دەبێت مەڵاشووی سەرێ بەکاربێنی و لەگەڵ گوتنی ئەو حەوت پیتەدا دەبێت دەنگی پیتەکە ناو دەمت پڕکە ها چۆن بە نمونەگەر ددانێکت بەنج کرد بێ ها هەز دەکەی دموچاوت قەڵەو بوون لە ئەسڵیشدا قەڵەو نەبوون کاتێک ئەو پیتانە دەڵێ خا سا ضا تا دەبێت ڕەک سەوتی پیتەکەی دەنگی پیتەکەی ڕەک ناو دەمتی بەڵام مەڵاشووی سەرێ بینی زمان و مەڵاشووتی دەبێت هەموو پڕ کردبێت جا پیتەکانی ئیستیعلا چەند پیتن؟ حەوت پیتن چی و چی؟ خصە ضەخ تین قڵد وایە ئەو حەوت پیتە خصە ضەخ تین قڵد تەبەن پیتەکانی ئیستیعلا لە ڕائیشمان ئیش پێ بوو چەند جارێک و لێرەش بە شێوەی سەرەکی ئیشمان پێیانە ئەو پیتانە لە قورئاندا لە هەر شوێنێک تووشیان بووی واجبە و یەکێکە لە سیفاتە هەرە زەقەکان هەرە دیارەکان و دەبێت تەمرین و ڕاهێنانی لەگەڵ بکەی لە کاتی گوتنیاندا حتمما دەبێت بە قەڵەوی بیانڵێی بەڵام ئەندازەی قەڵەویەکەیان بەپێی حرەکەی پیتەکان دەگۆڕێ ها بۆ معلوماتتان حاڵین ئەگەر ئەوە لە مەلزەمەکەش تێیدا ئەگەر بە نمونە فەتحیان هەبێت و ئەلیفیان لەگەڵ بێ دەرەجەیەکە من لە قەڵەویدا یعنی ئەو پەڕی قەڵەوی هەتا پێت دەکرێت وازحە ئەگەر بەس فەتحە بەتەنێ بوو ئەلفی لەگەڵ نەبوو دەرەجەی دووهەم هەر قەڵەوە بەڵام تۆزێک ئەوەتر لاوازتر لەوەی یەکەم دوای فەتحەی ضەممەیە دوای ضەممەی سکوونە دوای سکوونی کەسرەیە یعنی ناکرێت پیتێک کەسرەی هەبێ لەو حەوت پیتانە وەکو پیتێک کە فەتحە و ئەلیفی لە ئێستا قا ئەلفی پێوەیە وایە ناکرێت لەگەڵ قافی مستەقیمی کە کەسرەیە وەکو یەک بخوێنیەوە کە هەیە بە هەڵا ها بەرمونە لە مستەقیمی دەیەوێت قافی قەڵەوکە مثلا بتەوێت وەکو قای قەڵەویکەی مستەقی چەند غەڵەتی لەگەڵ دروست دەبن دوو پێش خۆشی لەگەڵ قەڵەو دەبێت دوای خۆشی لەگەڵ قەڵەو دەبێت تووشی دوو هەڵەیکە دەبێت وازحە بۆیە ئەو پیتانە کاتێک فەتحیان هەیە و ئەلیفیان لەگەڵدایە لە هەموو حاڵەتەکان قەڵەوترن نمونە بۆ پیتی خا بە نمونە ئەگەر قەڵەو بێ دەڵێن چی؟ خالدون بەس نەیخێ قورگت بیخێ ناوەڕاستی قورگت قەت پێت قەڵەو ناکرێ ها مەخرەجی خائی سەرەتای قورگە وایە بەس ئەوەلی قورگت ناچێتە ناو تەنکای قورگت خالدو بەسەرێدا پڕ بەدەمت پیتەکەی بێنە خالدون دەی تەوزی لێ مەکە هەر بە حەس بانسا ڕۆژگار تۆزێک مەخرجتان تۆڤزی لێ کردووە نەرمتر ڕەخاوەنە ها سیفەتی نەرمی ئێرە ئەو جار قەڵەوی ئەوەی مەخرەجەکەی کە دەقیق بوو گرفتی تێدا نییە سیمە تۆزە قەڵەوتر باش پیتی دوایوی سادە ها نمونە ئەسا باشە دوایوی پیتی ڵات کە لە هەمووان قەڵەوترە مەخرەجەکەتان لەبیر ماوە تاوان مەخرەجەکەی دەقیق نەبێ ڕاز دەرناچێ ها قەراغی زمانت لە دانەکانی خوێنەدا و سەوتت ببە بەینی زمان و مەڵاشوی والله والله نییە ئەو جار ڕاستە ئەتۆ دەست خۆش تا دەست خۆش
دەست خۆش تۆش مەزبوطە تاوا دەست خۆش چرە ولا الله ولا الله تۆ هاتەوە دەست خۆش ئێوەش دەیزانن وانە دەبێڵێ تەش ئەوانەی بە زەحمەتن هاتۆزێک بۆی حەزم لێ هەمووتان بێڵێن دوای وی پیتی غەین الغافلين الغا هاتۆ الغا الغا دوای وی پیتی تا لەگەڵ تئی وایە جیاوازەکەیان چییە تا لە ناسکەکانە تا لە قەڵەوەکانە تا بێ هەناسەیە ئاگاتان لێبێ زۆر عەکسن جەهڕە هەناسەی لەگەڵ نییە گچکە لەگەڵیەتی بۆ زۆر جار تێکەڵ دەکرێت مەسەڵەن لووت ئاوای لێ بکەی هەڵڕاستە هەڵەیە هەڵەیە هەناسەت خستۆتە گەڵێ وای بڵێ لووت دیسان هەر هەڵەیە ناسکت کردووە یەک مەخرەجن بەڵام لەگەڵ تائی جیاوازن بە سیفات لێک زیادە بنەوە وایە دەڵێن چی ها ئەو سوورەتەی دەیخوێنی تائی تێدا نەبێ والطارق ناکرێ بڵێ والتارق ئاگاتان لێبێ زۆرینەی خەڵکی لە کاتی گوتنی تائیدا هەناسەی دروست دەکا ئەو هەناسە دروستکردنە هەڵەیە چۆن ڕاستیکەینەوە کاتێک زمانت لە ددانتدا سەوتت ببەوە ژوورێ والطارق عافية والطا الصوت والطا توزكي لقلا هنا سها والطا دواي بي بي دي قاف أقا يعني قال بس قرقت بكانه أتو قرق بەکارهێنا ناس خسەرتر هەر دەمت بکەوە بڵێ بنی زمانت بەکاردێنی دوای وی پیتی ڵێ الظاهر واش عکسی ئیستیعلای چییە ئیستیفالەیە ئیستیفالە چەند پیتن 22 پیتن غەیری ئەو حەوت پیتەی هەر پیتێکی دیکەت ویست بێڵێ دەبێت شوێ بەکاربێنی مەڵاشووی خوارەوەت بەکاری بێنی هەتا دەنگیشت ناسکترکەی پیتەکە جوانتر دەردەچێ لە پیتی ناسکدا دەرەجەی نییە وازحە چۆن پیتی ناسک دەردەچێ هەمیشە پیتی قەڵە و بەدەم پڕکردنێ بەڵام پیتی ناسک بەکارهێنانی چەنەگەی خوارێ داگرتنی و هەروە لێوت بکشێنە چۆن پێ دەکەنی مثلا قل أعوذ برب الناس تشبیهات نەبێ پیتە ئیستیعلایەکان وەکو چیوانە وەکو فودانەیەک چۆن گەورەی دەکەی لە کاتی گوتنی پیتە قەڵەوەکاندا دەبێ ئاوا دەمت محاولە بکەی ڕسمی بۆ بکەی لە پێچاوت ئاوا دەنگەکەی بکشێنی ئەڵسا بەڵام ئەگە سین بێ بە نمونە ساد سین عەکسی یەکن ئەسا بەس یەک ملاحەزەتان ئاگا لێبێ طبعاً بۆیە لە پیتی ناسکدا طبعاً ئافرەت عادەتەن لە قەڵەوکردنە گرفتیان هەیە لەبەرەوەی دەنگیان ناسکە پیاو بەعەکسەوە وایە دەنگیان قەڵەوە طبعاً پیتی ناسک زۆرتر قەڵەو دەکەن بەڵام لە هەموو حاڵەتەکاندا طبعاً بە تەمرینکردن ئینسان فێر دەبێ دەنگی تۆ بە نمونە لە قەدەر دەنگی خۆت قەڵەوی و ناوسکیەکەت لەسەر حیسابە وایە سەن دەنگی پیاوێکی قەد وەکو یافرەتی لێدێ یافرەتیش هەموو وەکو یەک نینە وایە بۆیە تۆ لە قەدەر دەنگی خۆت پیتە قەڵەوەکان طبعاً بە قەڵەوی دەڵێ پیتە ناسکەکان بە ناسکی دەڵێ بەڵام ناسکەکان هەتا ناسکتر بیان لێی طبعاً جوانتر دەردەچن بەس یەک ملاحەزەتان ئاگا لێبێ هیچ کاتێک پیتێکی قەڵەو دەبینی قەڵەوی پیتی هیچ قەڵەوی پیت ناگوازیەوە بۆ پێش خۆی دوای خۆی لە ئەوەی ئێمە بنمونە وشەی ئەڵطەلاقە لام لە بینی دوو پیتی قەڵەودایە بۆیە خەڵکی ئێمە هەمووی دەڵێ چی ئەڵطەلا قەڵەوی تا و قافیان داوە بەلامیش وایە
مثلا إص لا إص صاد قلوة ولام ناسكا إصلاح راسيكي آوا جا هندك هي دل إصلاح قلوي صادي ددن بلامي هندكش بعكسه بويس بحساب لامك قلو نبي صادكي دكان بسين دل إصلاح هردو قتنك هلنها یان دەڵێ باڵتیل باڵتا با و تا لە تەنیش دێکن با ناسکە تاقەڵەوە دەکرێت بڵێ باڵتیل با ئیش وەکو تائی قەڵەوکەی نا باتیل ناشکرێ بڵێ باتیل لەبەرەوەی با ناسکە لەبەر خاتریوی تەئەکەی ناسکەی بۆیە ئاگاتان لێی بێ قەڵەوی پیتەکان ناگوازرێتەوە بۆ پێش خۆی و دوای خۆی وهروها ناسکیش لاوازی پیتێکیش نابێ بگوازرێتەوە بۆ پیتێکی دیکە هەندێک غەڵەتی ئیسلاح مەطڵاع لەبەرەوەی پێش خۆیان و پاش خۆیان قەڵەویەکان بردووە بۆ لامیش یان وش ئەننار بەنمونە ئەننار ڕاگە لەسەری دەوەستین لاسکە یا قەڵەوە بەزەگە بڕۆی بەنمونە کەسرەی هەیە بە زۆری لاوازە بۆیە بەنمونەگەر بەسەر وشەیدا ئەنار تێپەردە ئەنناری ذاتی ئەننا بەس کاتێک دەوەستی جارێ دەڵ ئەننار ڕاستە هەڵەیە بۆ ڕاقەڵەوە بەڵام نون قەڵەو نییە ئەننا ئەوەی بەناسکی دەڵێم کەی سەرەی قەڵەوەکەی هات وایە بۆی ئاگاتان لێ بێ ئەو کاتەی پیتە قەڵەو و ناسکەکان لە تەنیش دیەکەن دەبێت زۆر تەرکیزمان لەسەریان بێت خاڵێکی دیکە تەبەن پیتی ئەو ئیطباقە تێ ضێ چوار پیت ساد وڵات تێ ضێ ئەوانە پێیان دەگوترێ پیتەکانی ئیطباق یعنی چی؟ یعنی لە کاتێک گوتنیاندا بەشێک لە قەراغی زمانت دەدەی لە شوێ نزیکی دەکەیەوە لە مەڵاشووی سەرێ دەنگیشت لە بەینی زمان و مەڵاشوودا ڕادەگری بۆی ئەو ئیطباقە بۆ تائی بە تایبەتی بۆ سینی بۆ ئەو دوانە زۆر زەڕورە بۆی لێکیان جیاکەینەوە ساد سین تا ت بەنمونە زۆر لێک نزیکن بەڵام ئەوانە ئیطباقن یعنی لە کاتی گوتنیاندا چ دەکەین بەشێک لە زمانمان لە مەڵاشووی دەدەین دەنگیشمان لە بینی پیتەکاندا ڕادەگرین دەڵێن چی ئەسا هەر پیتی سیفەتی قەڵەوی لەگەڵ بەکاربێنە بە تەبیعەت ئیطباقەکەش دەردەچێ وایە ئەسالیحین بێڵێ باش بڵێ وەلەڵڵا هەر ڕاز هەندێک جار ڕاست دەیڵێ هەندێک جار غەڵەت دەبێتەوە بۆ وەلەڵڵا حاشیە بجار باش بۆ پیتی تا الطارق ئەتۆ هەناسەی لەگەڵی نەبێ هەناسەی با لەگەڵ نەبێ هەگە دیقەتی دەستت ڕاگرە هەناسەی پێکەوە لە تائیدا هەڵەیە باش الظاهر الظاهر عكسي إطباقي تيا انفتاحا بيتا كان ديكا ماله بابا تو بتاعي كيتك تزمان ما بس ريعي فنيان تدانيا انفتاحي سيناوي انفتاح او شوار بيتاني لي بين دري لكاتي قوتنيان دا هوايك لبيني هردو ملاش وكان دا دروز دبيتو هيج توبزي كردني كنا يسمعون يس پێویستیان بە سەوت ڕاگرتن و زمان لە مەڵاشودانی سەرێ نییە یەسمەعون دوای ئیزلاق لەگەڵ مەخرەجی وەکو یەکەن ئیزلاق شەش پیتن فەڕە من لوب ئیزلاق یعنی لێکدان یعنی ئەو پیتانەی کە دەبێت دوو شوێن لێک دەی ئەو جار پیتەکە دروست دەبن لام وایە لام ڕانون کوێ زمانت لەگەڵ مەڵاشوی لێک دەدەی ئەو جار دروست دەبن وایە وەرە زمان بگرە و لامی بڵێ پێت دەگوترێ دەبێت زمانت بە مەڵاشوی کەی وایە ئەو هیچ فەرنی تێدانە بۆ سیفاتێکی تەمرینێکی ناوێ مەخرەجەکەت دەقیق بێتەواوە سێ پیتیشمان هەنە لێو فا و با و میم بەکوێ دروست دەبن دەبێت لێوت لێک دەی یەک لێوت بگرە بڵێ فا پێت دەگوترێ نا فا وأب أم
أب أم تا هیچ كيناوي إسماتيش بو أو بيتاني كشش بيتي وحوت بيتينا لقرآن دا كمتر بكار دهندري غيري أو سي بيتانا هيت بيتك بيوستي غيري أو شش بيتي هيس بيتك بيوستي بليكداني سري زمانو ليكداني ليوكان نية أجر سيري سورتك كان دي إخوانين أو تعال سورتي والطارق وانيا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والسماء والطارق وما أدراك ما الطارق النجم الثاقب إن كل نفس لما عليها حافظ فلينظر الإنسان مما خلق من ماء دافق يخرج من بين الصلب والترائب إنه على رجعه لقادر يوم تبلى السرائر فما له لكاتي قلت نداء بوي صفتك فما له من قوة ولا ناصر والسماء ذات الرجع والأرض ذات الصدع إنه لقول فصل وما هو بالهزل إنهم يكيدون كيدا وأكيد كيدا فمهل الكافرين أمهلهم رويدا صلى الله عليه وسلم.